ئەم چوار جەمسەرەی سیاسەتی تورکیای نوێ دادەڕێژن. ڕۆژانوێکە چی بۆ کورد تێدایە؟ میدیاکانی تورکیا لە ماوەی ڕابردوودا وێنەیەکی سەرنجڕاکێشیان بڵاو کردەوە کە بازیرەکی دەستکرد دروست کراوە و تا جێگای گفتوگۆیەکی زۆر لە ناوەندە سیاسیەکاندا. وێنەکە هەریەک لە ڕەجەب تەیب ئەردۆغان، عەبدوڵڵا ئۆجەلان، دەوڵەت باخچەلی و تەنانەت کەمال کلژدار ئۆغڵۆژ نیشان دەدات وەک ئەوەی پێکەوە نەخشەی تورکیای نوێ دابڕێژن. ئەم پرۆژە سیاسیە گەورەیە کە دوای دەستپێکردنەوەی گفتوگۆکانی ئاشتی نێوان ئەنقەرە و قەندیل سەری هەڵداوە، لە بنەڕەتدا پشتی بە گۆڕانکاری ڕیشەیی لە دەستوری تورکیادا بەستووە. ئەردۆغان کە وەک یاریزانێکی سەرەکی دەردەکەوێت مەرامەتی لە ڕێگەی ئەم هەموارەی دەستوریەوە ڕێگریە یاساییەکانی بەردەم کاندید بوونەوەی بۆ پۆستی سەرۆکایەتی لا ببات. لایەنی کوردی و ئۆجەلانیش ئامانجێکی مێژوویان هەیە، ئەویش چەسپاندنی ناسنامەی کووردا لە ناو دەستوردا، داوای گۆڕینی مادەی 66 دەستور دەکەن کە هەموو هاوڵاتیەک بە تورکی پێناسە دەکات و دەیانەوێ پێناسەیەکی نەتەوەیی گشتگیر جێگەی بگرێتەوە، جگەلەوەی جەخت لەسەر چەسپاندنی سیستەمێکی لامەرکەزی و فراوانکردنی دەسەڵاتی شارەوانیەکان دەکەنەوە. ئەوەی جێی سەرنجە ئەو هاوپەیمانیە ناچاریەیە لە نێوان نێارە سەرسەختەکاندا دروست بووە. ئەو کەسایەتیانەی پێشتر ساڵانێکی زۆر یەکتریان بە خیانەت و تیرۆر تاوانبار دەکرد، ئێستا بۆ مانەوەی سیاسی یان گەیشتن بە ئاشتیەکی سەرتاسەری لە هەموو کات زیاتر پێویستیان بە هەماهەنگی یەکتر هەیە. ئەم هەنگاوە لەلایەکەوە وەک دوایین چانس بۆ کۆتاییەنان بە شەڕی چەندین ساڵە دەبیندرێت، بەڵام لەلایەکی ترەوە شەقامی کوردی بە گومانێکی زۆرەوە دەڕوانێتە پرۆسەکە. ترسی گەورەی کوردەوەیە کە دەوڵەت جارێکی تر تەنها بۆ کاتێکی دیاریکرا و وەرەقەی کورد و پرسی ئاشتی بۆ مەرامی حیزبی بەکاربێنێت و دواتر پشت لە بەڵێنەکانی بکات.